دوای ئەوەی کە پلەکانی گەرمە دەگۆڕێن و بەرز دەبنەوە دوای زستان وەرزی زاوزێ ماسی دەست پێ دەکا. ماسەکان لە کاتی لە وەرزی زاوزێدا بەرەو کەناری لێوارەکانی ئاوی ڕووبار و بەنداوەکان دێن. لەو کاتانەش ڕاویان ئاسانتر دەبی، بۆیە ئێمە بەپێی یاسای ژمارە 38 ساڵی 1976 دەسەڵاتمان پێدراوە ماوەی قەدەغی ڕاوەماسی ساڵانە ڕابگەێنین. بۆ ئەم ساڵ بڕیارماندا بەڕێوەبراتی گشتیمان بەڕێوەبراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری بڕیاریدا بەوەی کە لە تەواوی هەرێمی کوردستان لە 5/3 تاوەکو 15/6 وەرزی قەدەغی ڕاوەماسیە جگە لە بەنداوی مووسڵ. تایبەت بە بەنداوی مووسڵ یەکی چار دەست پێ دەکە و تاوەکو یەکی هەفت و لە ڕۆژانی 2 هەفتیش ڕاوەماسی لە بەنداوی مووسڵ ئاسایی دەبێتەوە.